سلااو قوتابیانی عزیز، من بانو کامران پۆلی حوتم. ئەمڕۆوانە کوردیمان هەیە و باسی ژیاننامەی شاعیران دەکەین کە شاعیری بەناوبانگی کوردە بە ناوی هێمن. ئێستا دەین دووشتی سەرەکی لە ژیانی شاعیر هێمن دەزانین. ئێستا با بزانین شاعیر هێمن لەکەی و کەی لەدایک بووە. مهەنەت شاعری هێمن لە ساڵی 1920 زەینی لە گوندی لاتین نزیک شاری مەهابەد لەدایک بوو. ئێستاش کۆمەڵێک پرسیار دەربارەی ژیاننامەی شاعیر دەزانین کە دەڵێ ناوی تەواوی شاعیر چییە؟ هێمن ناوی سید محەممەد ئەمینە کوڕی سید حەسەنی شێخولئیسلامی ئەزانین شاعیر هێمن وەک هەموو شاعیرەکانی تر سەرەتای خوێندنی لە مزگەوت دەست پێ کردووە و لای مامۆستا سەرەتای خوێندنی لە مزگەوت بووە و پاشان باوکی نردوویەتی بۆ قوتابخانەی نێودەوڵەتی لەوێ تا پۆلی چوارەمی خوێندووە. هێمن شاعیر کەوتووە بەژێر کاریگەری شاعیرە کوردەکان بە تایبەتی هۆنراوەکانی ناڵی هەروەها هۆنراوەکانی گۆران. هەروەها سەرچاوی ئیلهامی شاعیر لە هەستی نیشتیمانپەروەری و جوانی سروشتی کوردستان و جوانی ژن بوو. بە هیوای سوود.